الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خوشکو برابر ڕێزەکانم لە خزمەتتانە لە بەرنامەیەکی تازە لە بەرنامەکانی کەناری ئارامی بە خزمەتتانە گەمەوە ئینشاءالله بۆ هیوایی کە ئەم بابەتانی کە باسیەکەین کە خوێنینەوە کە لە خزمەتتانە ڕێنمونی خۆم و ئێوەژەکەم بۆ هیوایی ئینشاءالله خوای گەورە ئارامیمان پێ ببەخشێ لە ترسی ڕۆژی قیامەت لەو ڕۆژەیە دڵخۆشمان کە ئیطمئنانی دەروونمان پێ ببەخشێ و لەگەڵ پێغەمبەران و ڕازگۆیان و شەهیدەکان و پیاوچاکانە حەشرمان بکە ئامین. لە خزمەتتانە باسی بابەتێکی تازەکەم کە ئەویش بریتێ لە تامەزرۆبوون بۆ پەرتووک و خوێندنەوە. بەڕاستی ئینسانی موسڵمان ئەبێ کەسێکی زانا بێ. کەسی موسڵمان کەسێکی شارەزایە. ئەو دینی کە خوای گەورە باڵا دەست بۆی ناردووە بەڕاستی دینێکە لەسەر بەسیرەتە. خوای گەورە باڵا دەست ئاوا پێغەمبەر فێرەکە صلی الله عليه وسلم قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني. أي محمد بيان بفرمو أمر ريكي منه دعواكم بوي خلق بانكم بوي بلام لسر بصيرة يعني العلم. أم ديني إما علم نزاني تيانية جهالتي تيانية علم ناتواني لدجي دين بوستي حتى چەنێ علم پێش بکەوێ ئەبێ ئەوان ملکەش بن بۆ قورئان ئەوان ملکەش بن بۆ سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەی مسلمانی بەڕێز هەر کاتێ هاو بە خەیاڵی توا شتێکت بینی عەقڵێکی ساغ و سەلامەت تەسەووری نەکرد دڵێکی ساغ بێ ساف بێ پڕ بێ لە نووری ئیمان تەسەووری نەکرد ئەو بزانە کە لە دین نییە. ئەو بزانە خوانەی فەرمووە ئەو بزانە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم ڕێنمونی نەکردووە. خرافیاتی تیان نییە ئەم دینە هەمووی عیلم و زانست و زانیاریە. بڕۆ قورئان بخوێنەرەوە لە الحمد لله رب العالمين وهتاكو من الجنة والناس سورة ناس لفاتحة وتا سورة الناس شتێک نابینی کە جێگومان بێ شتێک نابینی کە پێچەوانی زانست بێ ئیلا ئەبێ زانست ملکەچکا بۆ ئەو عیلمە شەرعیە لەبەرەوەی کە خوای گەورە و باڵا دەست ئەو ڕێبەگە و ڕێبازەی پێغەمبەری صلی الله عليه وسلم لەسەر بەسیرەت دروست کردووە لەسەر بەسیرەت داناوە. قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني. أفرمي بيان بفرمو أي محمد أو الرقاكي منا خلقي بوبانكم لسر بصيرة علم مني شو إيوش بويا بالراسي بيغمبر فرميتي صلى الله عليه وسلم إنما العلم بالتعلم علم بفيربونا أبي هاول بيت لديني خوا شارزاب بي بيغمبر صلى الله عليه وسلم فرمي قيدوا العلم بالكتاب علم بباريزن بشي بكتاب يعني بالكتاب يعني بنوسين بنوسا قرآن خواهي قروا بالا دست بو إيمي ناردوه لي تيبقى بيخوان روا للرحمة إخوة يك حرف دشاكت بو نسره سبحان الله يعني يك لا قرآن بخوانا يك برا وجهك رويكي بريك نك بريكي طواوتي أم ديو أو ديو يك لاي هزاران شاكت بو نسره سبحان الله هزاران شاكت جاوەرە ئەگەر تۆ جوزئێ قورئان بخوێنی ئەگەر هەموو قورئان بخوێنی ئەگەر قورئان بخوێنی بە لێ تێگەیشتنەوە ئەفەلا یەتەدەبەڕون القورئان خوای گەورە فەرمێ ئەوە بۆ قورئان ناخوێن بە تێگەیشتنەوە ئەم عەلا قولوب ئەقفالها یانەوە تا دڵیان قوفڵی لێ دراوە ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا خوای گەورە فەرمێ ئەگەرم قورئان لەلایەن غێری خوا بووە اختلافی زۆری تیا بینرا بەڵام چونکە لەلایەن خواوەیە اختلافی تیا نییە بۆیە قورئان بخوێنەرەوە تێبگە کە قورئان باسی سێ شتەکە یانەوە تا ئەحکامە یانەوە تا بیر و باوەڕە یانەوە تا قەسەس و چیرۆکی پێغەمبەران و خەڵکانی پێش ئێمەیە و هەواڵی دوای ئێمەیە یانەوە تا حکمەکانی حەڵاڵ و حرام و مباح و
ئەو شتانی تایە یانەوە تا تەوحید و یەکخواپەرستی و بیر و باوەڕی تایە یانەوە تا بریتە لە چیرۆکێک کە خوای گەورە باڵا دەستی پێغەمبەرانمان بۆ گەڕێنێتەوە بۆ خەڵکێکمان بۆ گەڕێنێتەوە کە لەو پێش هەبوون بۆ پند و ئامۆژگاری ئێمە باسی قەبر و قیامەت و دوا ڕۆژمان بووەکە ئەمە هەمی بریتە لە عیلم و زانستی شەرعی بخوێنەرەوە تۆ بێت تامەزرۆبی لەم خوێندنەوەیە پیغمبر فرمی صلی الله علیه وسلم من قرأ حرفا من كتاب الله فله به حسنه هر کسی حرف لكتاب خواب خوێنێتەوە چاکێکی بۆ نووسێ لا أقول ألف لام ميم حرف فرمي نالم ألف لام ميم بتنيا حرفك ولكن ألف حرف ولام حرف وميم حرف بلام ألف بتنيا حرفك وميم بتنيا حرفك ولام بتنيا حرفك ألف لام ميم سي چاکت بۆ نووسێ وەرە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم بخوێنەرەوە ئەوە صحیح ئیمام بوخاریە ئەوە صحیح ئیمام مسلمە ئەوە پێشەوان مسند ئیمام ئەحمەدە سبحان الله مسند ئیمام ئەحمەد هاتووە 40,000 حەدیثی لەوەیە گێڕاوەتەوە بە سەنەدەوە 30,000 بەبێ دووبارەیە بۆ کێ ئیمام ئەحمەد نووسیوێتیەوە ڕەحمەتی خوای لێ بۆ ئێمە ئیمام بوخاری ڕەحمەتی خوای لێ بێ دەیان هەزار فەرمودەی لەبەر بووە 600,000 فەرمودەی لەبەر بووە 4,000 حديثي بيد دوباري كردو تناو صحيحكيو وافرم ما أدخلت في كتابي إلا ما صح هيش حديثك نخستو تناو صحيح بخاري وصحيحكم إلا أو حديث نبيك صحيحة بويا همو أمتي إسلامي وكو إمامي نووي فرمي اتفاقيا كردوه كصحيح ترين كتاب لدوي قرآن بريتي لصحيحكي بخاري ومسلم تيغن برا خوش ويستكانم بچن بخوين نوا چن مهم خويندنوا زانستي علمي شرعي طلب علم شرعي زانية تجيني بتشت جيني ببهشت من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له طريقا إلى الجنة هركسي الرجاء بقرية تبربوي كعلم شرعي فير ببي خواي قرر الرجاء بهشتي بيه موبايلكت كتاب خانيتيا برو كتابي باشيتيا داونلود بكو داب بازينا بريب كلا فيديوي درس ودروس بريب كلا قرآن نك خريق بي دائما وهميشا وكاتيكي زور لقيامتها لي پشیمان بیتەوە لە هەندێشتی خراپ کە خوا پێی ناخۆشە لە پەیوەندی ناشەرعی لەگەڵ ئافرەتان لەگەڵ کوڕان لە یاریکردنی پەبجی و کۆمەڵە یاریە کە بەڕاستی بەس لە خوا دوور تەخاتەوە بەس غەفڵەتت پێیە بەس بێ ئاگایی لە تۆ ئەچێنێ بەس شەهوەت و ئارەزوو بۆ تۆ بەجێ هێڵێ هیچ دەورێکی نییە وەرە بە مۆبایلەکە دەتوانی بەهەشتی خوا بەدەست بێنی بەڕاستی پارە خوا پێی یاوی بڕۆ کتێبی پێ بکڕە بڕۆ لە بەردەمی مامۆستایەکە بخوێنە دەرس بخوێنە دەرس با لە گەنجێتیە علم لە دەست نەچێ ئیمام شافعی فەرمێ ومن فاته التعليم وقت شبابه فكبر عليه 4 لوفاته هەر کەسێ لە کاتی گەنجێتیە علمی لە کیس چوو 4 الله ئەکبەری نوێژی مردووی لەسەر بکە چوە کەسە مردووە بەڕاستی الناس موتى وأهل العلم أحياء شاعرك الله خلق مردون بلام أهل علم هر زندون زور مهمة زور بخوين روا بالا مالو كتاب خانتها به كتاب خانية كتها قرآن نسروها ميانا به تفسيري تيابه حديث بيغمبري تيابه صلى الله عليه وسلم شرح حديث كاني بيغمبري تيابه صلى الله عليه وسلم فقه تيابه شار زابون للدين كتاب كاني عقيدي تيابه كتابەکانی سیرەی پێغەمبەران سیرەی پێغەمبەری خۆمان عليهم الصلاة والسلام ژیاننامەی پێغەمبەری خۆمان صلى الله عليه وسلم با ئەوە لە ناو کتێبخانەکەی توا بێ ئەوە جیهادە لە پێناوی خوا ئەوە گەورەیە بۆ تۆ ئەوە بەرەکەتی ماڵەکەی تۆیە وەرە بخوێنەرەوە با شارەزابی بابی بەزانا پێغەمبەرە فەرمێ صلى الله عليه وسلم وإن العالم لتستغفر له كل شيء لتستغفر له من في السماوات ومن في الأرض أو إلى آسمانه أو إلى سرزوية هموي داوي لخوش بن بكسي عالم شارزاك پیغمبر فرمي صلى الله عليه وسلم نضر الله امرأ سمع منا حديثا يك حديث خواهي قورد مشاوي كسي روناك ري بيشان با كيك حديث لأيما وأبيسته فبلغه كما سمعه شون بيستويتي أو إيجيني بخلط فرب مبلغ أو عام سامع زور جاري وكسيك حديثك بيجيني زور لو كسيك بيستويتي زياتر سود إسفادي ليك صحابيك كرام حديثي جريته دم بدم روشتوا
بخاری گەڕاوێتیەوە ابن حەجەرات و ڕەحمەتی خوای لێ بە شەرحی صحیح ئیمام بخاری کردووە حەدیثێکە فەرمی من 40 فائیدەی لەسەر نووسم ابن حەجەر فەرمی ڕەحمەتی خوای لێ بێ تێگەی برا خۆشەویستەکەم ئەهلی عیلم خاوەن عیلم زانستی شەرعی پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم هەموو شتێک داوای لێ خۆشبوونی بووە حتى الحيتان في الماء ماسی لەناو ئاوە حتى النملة في جحرها هەتاکو مێرولە لەناو کونی خۆی داوای لێ خۆشبوون بۆ ئەو کەسە عالمەکە مەلایکەتەکان لە ئاسمان هەموو شتەکانی سەر زەوی هەر هەمووی داوای لێ خۆشبوونی بۆکە تۆ وەرە بخوێنەرەوە با بگەی بەم پلەپایەیە سبحان الله چەند گەورەیە یعنی تۆ ئێستا ئەخوێنیتەوە تەلەبی عیلمەکەی ئاسوودەیی و کامەرانی و بەختەوەری بە خۆتەیی کەچی لەولەوە مەلایکەت بۆ دەپاڕێتەوە داوای لێ خۆشبوونی بۆکە لەولاوە هەموو حەشەراتەکان هەموو باڵندەکان هەموو ئاژەڵەکان هەموو شتەکان هەمووی داوای لێ خۆشبوون بۆ تۆکە سبحان الله بەهۆی عیلمەکەی تۆ ئاژەڵێکی ئیسفادەکە سبحان الله يعني پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم وليحد أحدكم شفرته وليريح ذبيحته یەکێک لێوە بە چەقۆکەی تیشکە بۆی کە ئاژەڵەکەی سەربڕی بە مرتاحی ئاژەڵەکە ڕۆحەکەی دەربچێ بە مرتاحی ڕۆحی دەربچێ بزانە ها عیلم سەیری کە ئیسفادەی چی بوو بۆ ئەو ئاژەڵەش ئیسفادەی بوو بۆیە ئاژەڵەکان شتەکان هەمووی داوای لێ خۆشبوون بۆ تۆکەن تۆ عیلمت هەیە سبحان الله إماطة الأذى عن الطريق زەرەرێکی سەرەڕێ تۆ لە ئابەی تۆ هاتی ئیسفادت بۆ ڕێگەکەش بوو بۆ خەڵکیش بوو تۆ ئیسلاحی نێوان خەڵکەکەی تۆ ئەخوێنیتەوە تێگەی لە دینی خوا شارەزابی ڕۆژانە ئەبی بە خۆشەویستی خوا ئەجر و پاداشتی زۆر زۆرت بۆ ئەنووسرێ قورئان خوێنی سوورەتی بەقەرە لە ماڵەکە تا خوێنی شەیطانی تر نایەتە ماڵەکەی تۆ چێتە دەرەوە ئایەت الکورسیە خوێنی دوای نوێژەکان مردن نایڵێت تۆ بچیتە بەهەژە ئیناکە مردێ چیتە بەهەشت بەیانیان و ئێواران سوورەتی ئیخلاس و فەلەق و ناسە خوێنی دوای هەموو نوێژەکانی خوێنی ئەوە بێتە باعیسێک بۆ ئەوەی کە بەڕاستی خوای گەورە لە هەموو ناڕەحەتێک تۆ بپارێزێ گەورەیە بۆ تۆ ئەم گەورەیان دەست خۆت مەیە خۆشەویستیت بۆ کتێب هەبێ بچۆ لەناو خەڵکە دانیشی باسی دنیاکەن باسی ئافرەتەکەن زەم و غەیبەتەکەن خراپە ئەبەخشنەوە بەڵام بڕۆ لە خزمەتی کتێبەکان دابنیشە بەس تووشی چاکەبی مەجلیسێکە بێ زەم و غەیبەت مەجلیسێکە پڕ خێر پڕ چاکە هەموو ئەوانە تۆ لە خوێندنەوە لە کتێبەوە دەستەکەوێ بخوێنەرەوە واللهی غیذایی مێشکتە ئەو مێشکەی تۆ ئەو ڕۆحەی تۆ پێویستی بەوەیە کە خواردنی بیتێ خواردنی تۆ لە خوێندنایە و لە خوێندنەوەیە بعثت عالما ومتعلما پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم خوا منی ناردووە بە کەسێکی عالم بم زانا بم کورد دەڵێ یان زانا بە یان پرسیار بە یا پرسیار بکە خۆت یعنی شتەکە بۆی بیزانی بەدەستی بێنیانەوە تا خۆت شتەکە بزانە یان پرسیار بە یان دانا بە هەتا کۆتایی پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم من نێراوم کە کەسێکی عالم بم بە عالم هاتووم بەوە هاتووم کە فێر ببم خوای گەورە باڵا دەست بەهۆی جبریلەوە قورئانی بۆ پێغەمبەر ناوە صلی الله عليه وسلم لا تحرك به لسانك لتعجل به پێغەمبەر صلی الله عليه وسلم بەپەلە قورئانەکەی وتەوە خوای گەورە پێی فەرموو ئاوا بەپەلەپەل زمانە مەجوڵێنە إن علينا جمعه وقرآنه ئێمە لە دڵی تۆ و قورئانە جێەکەینەوە سابت یەکەین لە دڵی تۆ وقورآنە و خوێندنەکەی و فێرەکەین فإذا قرأناه کە ئێمە بۆمان خوێندیتەوە بە واستەی جبریلەوە فاتبع قورئانە تۆ گوێ بگرە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوێنەواری نەبووە بەڵام هەموو قورئانی لەبەر بووە تۆش قورئان بخوێنە تۆش ذکری خوا بکە تۆش کتێب بخوێنەرەوە تۆش حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پاکش بکەرەوە خزمەتی بکە ئابەمە بەڕاستی تۆ دڵ و دەرونێکی ئارام بەدەسێنی تۆ لە خەم و خەفەت و دڵتەنگی ڕزگارتە بێ تۆ لە قەلەق و وەسوەسە ڕزگارتە بێ تۆ لە نەخۆشی دەرونی ڕزگارتە بێ تۆ لە نەخۆشی جەستەیی ڕزگارتە بێ شێخ ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بێ لە تەمەنی نزیک 90 ساڵی 18 ساعت پێشەوەی وەفات کە تحقیقی حەدیثی پێغەمبەری کردووە صلی الله عليه وسلم علەمایانمان هەتا ئەخیر دڵۆپی خوێن هەتا ئەخیر کسات و کاتی ژیانیان خەریکی زانست و زانیاری بوون سبحان الله خەریکی خوێندنەوە بوون چونکە ئەوان وا حسابیان کردووە
چۆن ئێمە پێویستمان بە هەوایە ئاوا پێویستمان بە زانست و زانیاریە چکە ئیمام ئەحمەد فەرمی ڕەحمەتی خوای لێبێ حاجة الناس إلى علم وطلب العلم أعظم من حاجتهم إلى الطعام والشراب خەڵگەر خەریکی خواردن و خواردنەوە و تێرکردنی ئارەزوەکانیان با بە حەڵاڵیش بێ بەڵام لەوە زەڕورتر و گەورەترەوەیە کە تۆ بەڕاستی پێویست بە زانستی شەرعیە پێویست بە خوێندنەوەیە خۆت ڕابێنە ئینشاء الله با لەو کەسانە نەبی کە یەک لاپەڕ ڕاخوێننەوە سێ دەڕخێنەوە خێرا خەویانی ئەو بە چاویان نایەتە خوارەوە ڕای بێنە بخوێنەرەوە مێشکی تۆ 900 ملیۆن مجلد بەس کتێب ئەگرێت چەند کتێبت تێ کردووە چەند مجلدت خوێندوێتەوە تێگەن برا خۆشەویستەکانم خوشکە بە ڕێزەکان علمی شەرعی ئەو گەورەیەت پێ بەخشێ ئەو ئارامیت پێ بەخشێ ئینشاء الله خوای گەورەی یارمەتیمان بە لەو کەسانە بین کە هەمیشە خوێنەرن خوێنەری زانستی شەرعی خوێنەری قورئانی پیرۆز خوێنەری حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کەسانەمان حساب کە بە تەمەنی درێژ بە لەشی ساغ ئینشاء الله سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك إخوائي قولوا موفقتانك مني شو إيوش بوها مكاريكي باشا والحمد لله رب العالمين الذي